سەرکردەی شەهید لەیلا والی حسێن ناسراو بە هەڤاڵ ڤیان جاف و ڤیان کارۆخ و ڤیان سۆران لە ساڵی 1970 لە شاری سلەمانی چاوی بە ژیان هەڵێناوە. هەر لەم شارەدا قۆناغەکانی سەرەتایی و ناوەندی خوێندووە و یەکێک بۆ لە خوێندکارە دیار و هەڵکەوتوەکانی قوتابخانە و هەمیشە نمونە بووە بۆ هاوڕێکانی. شەهیدی نەمر هەر لە منداڵیەوە درکی بە زوڵم و ستەمی سیستەمی کۆمەڵایەتی کردووە و پێی پەسەند نەکراوە. هەر بۆیە هەمیشە ڕوبەڕووی ئەو ئەقلیەتە کۆنە بووەتەوە کە ژنی کۆدگیر و بێ ئیرادە کردووە. خوێندن ناتوانێت پێی بە خەیاڵ و خەونە ئازادی بەخشەکانی ببات. ئیدی لە میانەی لێگەڕینە قوڵەکانی بۆ تروسکاییەکانی ئازادی تێکۆشەرانی ئازادی نێوبزاوی ئازادی خوازی گەلەکەمان بەڕێبەرایەتی پەکەکە لە بەهاری ساڵی 1990دا دەستبەرداری خوێندن دەبێت و بەشداری لە شۆڕشی ڕزگاری خوازی نەتەوەیی ڕێبەرایەتی پەکەکە کردووە و لە ماوەیەکی زۆر کووردا لە میانەی پەروەردە و خۆپەروەردەکردندا بە شێوەیەکی زانستی دەرک بەڕاستینەی کۆمەلگا و کەسێتی ژن دەکات و وزە و توانستی شاراوەی زیاتر دەردەکەوێتە ڕوو. بە جۆش و خۆڕۆشێکی مەزنەوە بەشداری پەروەردە و ژیان و چالاکیەکانی ژیانی شۆڕژگەڕی دەبێت. هەر لەسەر داخوازی و پێداگری خۆی گۆڕەپانی شەڕ وەک یەکەمین بەشداری شۆڕژگەرانە هەڵدەبژێرێت و تەڤلی ڕیزەکانی گەریلایی دەبێت و بەشداری چالاکانە لە چەندین چالاکی گەریلاییدا دەکات. هەر بەهۆی زرنگی و لێهاتوویەوە لە کۆتایی ساڵی 1990دا لەلایەن هەڤاڵانیەوە دەپاڵێورێت بۆ بینینی پەروەردە لە گۆڕەپانی سەرۆکایەتی، بەڵام بەهۆی بارودۆخی دژواری ئەو کاتە ئەو دەرفەتەی بۆ نەڕەخسا و ئیدی بینین و پەروەردەی ڕێبەر ئاپۆی لێ دەبێتە یەکێک لە حەسرەتە هەرە مەزنەکانی و لە دوانامەکەی خۆیدا گزارش لەو حەسرەتە بە ئازارەی خۆی دەکات. لە ساڵی 1998دا بەشداری کۆنفرانسی باشووری کوردستان دەبێت. دواتر وەک کادرێکی لێهاتوو بەشداری لە کۆنفرانسی ڕۆژهەڵاتی ناوین لە ساڵی 2000 لە کوێستانەکانی چیای قەندیلدا دەکات و بەڕاوبۆچوونە قوڵ و وردەکانیەوە کۆنفرانسەکە بە پێز و بەرهەمدارتر دەکات. هەر لە دوای ئەم کۆنفرانسەدا بەشداری لە خەباتی ڕێکخستنی لە ڕۆژهەڵاتی کوردستاندا دەکات و هەرزوو دەچێتە دڵی خەڵکی ئەم پارچەیەی کوردستانەوە. هەر لەو قۆناغەدا لە پێناو بەگوڕکردن و برەودان بە تێکۆشانی ئازادی لە باشووری کوردستاندا ڕۆڵێکی مێژووی و گرنگی بینی. لەو تێکۆشانەدا وەک ئەندامێکی دەستەی دامەزرێنەری بزافی چارەسەری دیموکراتی و پاشانیش لە یەکەمین کۆنگرەی پەجەدەکە لە ساڵی 2002دا وەک ئەندامێکی دەستەی کارگەڕی و مەکتەبی سیاسی خاوەن ڕۆڵێکی بەرچاو بوو لە پێشخستنی خەباتی ڕێکخستنی و ڕاگەیاندنی و بوارەکانی دیکەی تێکۆشانی پەجەدەکە. هەر لەو ساڵەدا لە چوارەمین کۆنگرەی بزافی ژناندا دەبێتە ئەندامی ئەنجومەنی بەڕێوەبەرایەتی پارتی ژنی ئازاد و ڕۆڵێکی کاریگەری لە تێکۆشانی تەفگەری ئازادی ژندا دەگێڕێت و ئەو کاتە بە زووی تایبەتمەندیەکانی سەرکردەیی و میلیتانبوونی لە کەسێتیدا دەرکەوتووە. لەسەر داخوازی هەڤاڵان وەک ئەندامێکی دەستەی دامەزرێنەر و سەر لە نوێ بنیادنانەوەی پەکەکەدا ڕۆڵێکی بەکاریگەری لە دامەزراندنی پەکەکەی نوێدا گێڕا و وەک ئەندامێکی دەستەی بەڕێوەبەرایەتی کار و خەباتی ئایدۆلۆژیانی خۆی برەوپێدا. دواتر لەگەڵ هاتنەوە ئارای ڕەوشی شەڕ و پێکدادان لەسەر بنەمای پێشنیار و پێداگری خۆی چوار ڕیزەکانی هێزی پاراستنی گەل هەپەگا وەک فەرماندەیەکی یەکینەکانی ژنی ئازاددا لە ناوچەی هەفتانینی بادیناندا بە بەرپرسیارەتێکی مەزنەوە لە بەرامبەر قۆناغی هەستیار و چارەنووسازی گەلەکەمان تێکۆشانی جددی بەڕێوە بردو. لە ڕووی ڕۆحی و هزری و ویژدانیەوە لە نێو خۆ ئامادەکردنێکی مەزندا بوو بۆ وەڵامدانەوەی ئەرکە مێژوویەکان و سەرجەم هێرش و شاڵاوەکانی دوژمنان و داگیرکەران. هەمیشە لە ڕوانگەی باوەڕی و ئیرادەیەکی مەزنەوە سەیری کێشەکان و ڕووداوەکانی دەکرد و هیچ کاتێک نەبوو بڵێ نابێ و هەرگیز ناکرێ، بەڵکو بە پێچەوانەوە هەمیشە دەیگوت بۆ گەیشتن بە ئامانجە مەزنەکان پێویستە ڕەنجێکی مەزنش بدرێت، شتێک نییە ناوی مستەحیل بێت لە بەردەم شۆڕژگەردا. هەروەک لە نامەکەیدا نووسیوێتی ڕۆژێک بەرامبەر هیچ زۆری و زەحمەتێکی شۆڕش دوودڵی و بێ مۆڕاڵی و بێباوەڕیم ژیان نەکرد تا دەهات شەهیدی سەرکردا لە ڕووی فکری و ئایدۆلۆژی و سیاسی و لە بواری کرداریدا قوڵتر دەبووەوە و ئازموونی مەزنی دەئافراند و بە جۆش و ڕامانێکی قوڵەوە بەرگری نامەکانی سەرۆک ئاپۆی دەخوێندەوە و شی دەکردەوە.
هەروەک هەر لە سەرەتاوە نەیتوانی پیلانگەڕی نێودوڵەتی 15 شوباتی ساڵی 1999 پەسەند بکات و وەک قەدەرێک ببینێت. بە هەمان شێوە لە هەوڵ و تێکۆشاندا بوو کە چۆن بتوانێ وەک ئاپۆچیەک و میلیتانێکی سەردەم بەشداری لە شەرمەزارکردن و پوچەڵکردنەوەی ئەو پیلانگەڕیانە گریسەدا بکات. بۆیە هەروەک خۆی دەڵێت لە ساڵی 1999دا بڕیاریدا بوو بۆ چرکەیەکیش لە هەزری سەرۆک ئاپۆدا دوور نەبێ و ڕۆژانە بە عەشق و ئەڤینێکی مەزنەوە لە هەوڵی پێکهێنانی ئەرکە مێژوویەکانیدا بوو. کاتێک دەیبینی ڕۆژ بە ڕۆژ پیلانگەڕی لە بەرامبەر سەرۆک و گەلدا قوڵتر و زیاتر دەبێت. شەهیدڤیانی سەرکردەش ڕۆژ بە ڕۆژ باوەڕی و ئیرادە و ئومێدی بە ئازادی و سەرفرازی زیاتر دەبوو. بە هەمان بەرپرسیارەتیەوە ڕوبەڕووی پیلانگەڕیە ناوخۆی و دەرەکیەکان دەبووەوە. هەروەک خۆی لە نامەکەیدا دەڵێت هەرگیز نەمدەتوانی هەشتەمین ساڵ وەگەڕی پیلانگەڕی 15 شوبات داقورتێنم و قبول بکەم. بۆیە پێویست بوو وەک بورکانێک ڕوبەڕووی سیاسەت و پیلانگەڕیەکانی دوژمنانی ئازادی ژن و گەلی کوردستان ببمەوە. لە ڕوانگەی بێسەرۆکایەتی و بێ ئازادی هەرگیز ژیان نابێت. تا دەهات هزر و هەست و ڕۆحی خۆی بۆ ئەنجامدانی چالاکێکی مێژووی مەزن ئامادە دەکرد. تا لە شەوی 1-2 مانگی شوباتی ئەمساڵدا لە ناوچەی هەفتانین لە ژێر دروشمی سەر لە نوێ واتاداین بە گوتەکانمان گڕی لە جەستەی پیرۆزی خۆی بەردا و بەم چالاکیە گیانبازیی خۆی عەشق و ئەڤینی خۆی بۆ ئازادی و ژیانێکی بەکەرامەت و پەیوەستبوونی بە سەرۆک ئاپۆ و ئامانجە پیرۆزەکانی ژنانی کورد و تەواوی گەلی کوردستان سەلماند. شەهیدڤیانی سەرکردا بەم چالاکی گیانبازیە پیرۆزترین پەیام و ڕێنمای خۆی پێشکەش بە هەڤاڵان و ژنان و گەلەکەی خۆی و مرۆڤایەتی کردو. وەڵامێکی سەرسەختی سەرجەم پیلانگەڕیە ناوخۆی و دەرەکیەکانی ئیدی ڤیانی سەرکردە و میلیتان بەم چالاکیە خۆی گەیاندە ئاستی سەرکردەیەکی ژنی ئازاد و گەلەکەی. وەک خۆی دەڵێت دەمەوێ ببمە کچێکی باش و بە کەرامەتی گەلەکەم و بوو بە بەرجەستەکاری بەها ئازادی خوازەکانی باشووری وڵات. ئیدی ژنانی باشووری لە بێسەرکردەیی ڕزگار کردو پەیامی مەزنەی پێبەخشین و لە بەرامبەر سەرجەم زوڵم و ستەمی کۆنەپەرستان و دوژمناندا ورە و باوەڕی و هیوایەکی مەزنی بە ژنانی ئازادی خواز و گەلی ستەمدیدەی کورد بەخشی. نامەی شەهیدڤیان سۆران بۆ ڕێبەر ئاپۆ بۆ ڕۆشنایی شەوە زەنگەکان سەرۆک ئاپۆ. لەو ڕۆژەوەی کە تۆم بیستووە و ناسیوە هەست بە ژیان دەکەم. دەزانم کە کێم و دەبێت چۆن بژیم. یعنی فکر و ڕامانی تۆ منی بە من ناساند و فێری کردم کە بەمانا بژیم. فێری ئەلفوبای ئازادی و سەربەستیت کردم. لە فێرگەکەی تۆدا چەندە زەحمەتیشم کێشا بێت هیچ ڕۆژێ لە ڕۆژان دوودڵی و پەشیمانیم ژیان نەکرد. چونکە تێیدا هێزی واتام کەشف کرد، هێزی فکر و هێزی مرۆڤ. کەمێکیش بێت لەوە تێگەیشتم کە هیچ شتێک مستەحیل نییە و مرۆڤ چی بکاتە ئامانج دەتوانێت پێی بگات بەمەرجێک کە لەو ئامانجەدا جددی بێت و پێی باوەڕ بێت. وەکو ژنێک و وەکو کوردێک ئازادیم کردە ئامانج و لە دڵەوە باوەڕیم پێکرد. بۆ ئەمەش بە حەسرەتەوە بووم کە بۆ ساتە وەختێکیش بێت لە نزیکەوە بتبینم و توند لە باوەشت بگرم و هەناسەیەکم بدایە و پاشان ئەوەی لە دڵمدایە دەرهەق بە ئازادی خۆم و ژنان و گەلەکەم لەگەڵ تۆدا وتوێژ بکەم. بەڵام لە ساڵی 1998دا پیلانگەڕیە گڵاوەکەی نێودوڵەتی لە دەرەوە و ناوەدا کەوتە نێوان من و تۆ و بە هەزاران کەسی وەک من کە هاو ئەشق و بە هیوا بوون بۆ دیتنت. دوای ئەوە دەستگیرکردنی ئێوە لە مندا زیاتر تەکانی بەهێز و بڕیاری ئازادیدا و هیوا و حەسرەتی دیتنی ئێوەم قەت ون نەکرد. بەڵام بەردەوام هەوڵی ئەوەم دەدا کە زۆر لە نزیکەوە هەستت پێ بکەم. بۆیە زۆر جار لە ناخمدا دیالۆگم لەگەڵتاندا پێش دەخست و هەستم دەکرد وەک دەنک وەک وزەیەک دەکەوتیە ناخمەوە و ئیلهامم لێ دەگرتن. چەند جاریش هاتی بە میوانی خەونەکانم و زۆر خۆشحاڵ بووم. ئەوەی ڕاستی بێت ناتوانم بە تەواوی گوزارە بکەم لە هەست و بیرەکانم سەبارەت بە ئێوە. بەڵام لە ساڵی 1999 بەدواوە بەردەوام ڕاستیەک لە مێشکی مندا دەزرینگێتەوە. ئەویش ئەوەیە کە زیندانیکردنی مرۆڤێکی گەورەی وەک ئێوەم پێ هەزم نەکرا و هەردەموت ئەم مرۆڤە ئەوجێی حەق نەکردووە. بێگومان بەرپرسیاری دەستگیرکردن و گۆشەگیرکردنی سەرۆکی گەلێک و ڕێنیشاندەرێکی گەورەی مرۆڤایەتی تەنیا دەوڵەتانی ڕووڕەشی جیهان نابینم.
بە ئەندازەی ساختەکاری و دووڕووی و خیانەتی دەوڵەتانی سەردەست، لاوازی و کەم و کورتی هاوڕێتی خۆم و هەواڵانیشم بەرپرسیار دەبینم. بۆیە هەردەم شەرمەندە بووم لە حزوری ئێوە و گەل و ئەو ژنانەدا کە هیوای ئازادیان بە ئێوە وەگرێداوە. ئەمڕۆژ لە 15 شوباتی ساڵی 2006دا پێدەنێنا 8مین ساڵی دەستگیرکردنی سەرۆکایەتیەوە و پیلانگەڕی نێودەوڵەتی خۆناغێکی نوێ و مەترسیداری لەسەر ئیمراڵی و کوردستان بەگشتی دەست پێکردووە. دەیانەوێ هەموو ڕەنج و تێکۆشانی ئاشتی و دیموکراسی سەرۆکایەتی و گەلی کورد بە فیڕۆ بدەن و باشکرا بانگەشەی تەسلیمیەت و دەستبەردان لە سەرۆکایەتی بکەن. دەیانەوێ دەستەمۆمان بکەن و فێری ئەومان بکەن کە بێ سەرۆک واتە بێ ئایدۆلۆژی بێ ئیرادە ژیان بکەین. بۆیە ئەمڕۆ گەل لە هەر چوار لای جیهان لە دژی ئەم سیاسەتی قڕکردنەی کە لەسەر سەرۆکایەتی پەیڕەو دەکرێ ناڕەزایەتی خۆی دەردەبڕێ. منش وەکو قوتابێکی ئێوە لە دژی ئەم هێرشە ناڕەوایە دەمەوێ لەم 15 شوباتەدا لە نێوگەلی خۆمدا بەرخۆدانی گەلەکەم بە ئاگری جەستەم دەمەوێ پەیامێک بدەما مێشک و دڵی سەهۆڵبەندی شارستانەتی کۆمەلگای چینایەتی و وەک زۆر مرۆڤی دیکە دەمەوێ لە دادگای مێژوودا بە مەشاهیدێک بۆ قیڕاندن و ئیشارە پێکردنی زۆرداری و درۆزنی سیستەمی داد و مافی مرۆڤی ڕۆژئاوا. سەرۆکی من، ئەم چالاکیی کە ئەنجامی دەدەم لەگەڵ ئەوەی ناڕەزایی و ئیزباتێکە لە دژی ئەو ناحەقیەی کە لە دژی ئێوە و گەلی کورد لەلایەن دەوڵەتانی سەردەستەوە پەیڕەو دەکرێ. هاوکات ڕەخنەدانێکی هاوڕێتی کەم و لاواز و ڕزگاربوونمە لە هەستی شەرمەندەی و بێڕوومەتی لە بەرامبەر مێژوو گەلەکەمدا. ئاستی ئیدعا و باوەڕیمە بەوەی کە هەتا تاگە کەسێکیش بمێنێ ئەم فەلسەفە و هێڵی ژیانەی ئێوە هەردەژی و سەردەکەوێ. زۆر کەس دەڵێت و دەفکرن کە تا ئایدۆلۆژی لە ناو ببەن و نەهێڵن من گاڵتە بەمەدێت و ئیدعایەکی زۆر پڕوپوچە، چونکە ئێوە ئیدی لە دڵ و مێشک و حجرەی بە ملیۆنان کەسدا و بەتایبەت لە دڵی ژناندا جێگیر بوون و بوون بە ماڵی مێژوو کۆمەلگا. هەموو جارێ بە وەفایی و ڕازگۆیی ژنت بە ئێمە ناساند و جا ئەمڕۆ سەرباری هەموو کەم و کورتی و لاوەزیەکانمەوە دەمەوێ ڕەخنەی خۆم بدەم و بڕیاری بوونی خۆم لە هێڵی سۆسیالیزمی زانستی و دیموکراتی و پارادیگمای نوێن نیشان بدەم و کەمێکیش بێت پەیامێک بدەمە پاش بەڕۆیەتی نێوخۆ و هێرشەکانی دەرەوە. منیش زۆر جار وەکو هەواڵانی شەهید دەمگوت خۆزگە لە گیانم بە بەهاتر شتێکی تر هەبوایە لە پێناو ئازادی سەرۆک و گەلەکەم و ژنە چەوساوەکاندا فیدام بکردایە. لە دوای گرتنی ئێوە و لە ساڵی 1999دا بەردەوام بڕیاری ئەنجامدانی چالاکیەکم هەبوو، بەڵام لەبەر ئەوەی هەل و مەرج گونجاو نەبوو بۆ شتێکی وەها و بە تایبەتیش بۆ ئەوەی ئێوە زویر نەکەم هەر هەوڵمدا لە ژیاندا دروست بوون گرێدانی خۆم لەگەڵ ئێوەدا نیشان بدەم. ئەم ڕۆژ دەزانم کە لەوانەیە ئەم چالاکیە ڕەخنە بکەن و پەسەندی نەکەن، بەڵام چی بکەم سەرۆکی من؟ هەندێک هەن عاشق دەبن و دەستی یەکتر دەگرن و ڕادەکەن. عاشق بوونی منیش وەهایە و دڵم بێ ئێوە و بێ پێکەنین و زەردەخەنەی سەر لێوی منداڵانی وڵاتەکەم سوکنایی نایە و ئۆقرە ناگرێ. نەم دەتوانی بڕیارەکەم لە قۆناغێکی وەها هەستیاردا درەنگ بخەم بۆ ساڵی 8می دەستگیرکراوی و دووری ئێوە. بۆیە داوای لێبوردن دەکەم و دەمەوێ بە ئێوەش بڵێم کە زۆر بە هیوا و بەورم بە تایبەتی کاتێ بۆ دیاریکردنی کۆمیتەی سەر لە نوێ ئاواکردنەوەی پەکەکە ناوی منت گرتە سەر زمانی خۆت و پرسیاری منت کرد. هەستم بەوە کرد کە گەورەترین خەڵاتت دامێ و هەست بە ڕوومەتێکی مەزن دەکەم. بەردەوام ڕێنمایەکەی تۆ بۆ شۆڕشی باشوور کە وەک شۆڕشێکی ژن بەناوی دەکەن لە مندا ورە و ئاراستەی تێکۆشانی دیاری کردووە. ئێستاش لە نێو ئەو بێدەنگی و مردنەی کە لە باشووردا هەیە و دەمەوێ وەک ژنێکی باشوور کەمێکیش بێت قەرەبووی پاداشتی ڕنج و چاکەکانی ئێوە بدەمەوە. زۆر شاد دەبم کە ئەنجامێکی سەرکەوت و بەدەست بێنم. لە دواییدا سڵاو و خۆشەویستی و حەسرەتی دیتنی خۆم ئاراستەی تۆی بێهاوتا دەکەم. لەبیرتان نەچێ زۆرتان بیر دەکەین و زۆرتان بیر دەکەین. لەگەڵ سڵاو ڕێز و تامەزڕۆیمدا ڤیان جاف 28 یەکی ساڵی 2006.